بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت ئەم کاتەم و کاتێکتان باش بێت ئومێد دەکەم گەشتلایەکتان لە ساغ و تەندروستێکی باشتان هەبێت. خۆشەویستان چاوی گەلی کوردستانی ئەم جارەتان پێشکەش دەکەین بە یارمەتی هاوکارانم و بابەتێکی سەرەکیمان هەیە. بابەتی ئەمڕۆمان گفتوگۆکردن دەبێت لەسەر کاری میدیا لە هەرێمی کوردستان بە بیسترا و بینرا و خوێنراوە. هەبەت لە هەرێمی کوردستاندا ژمارەیەکی زۆر لە میدیا بوونی هەیە بە هەر یەک لەو بوارانەی ئاماژەم پێدا، بەڵام ئایا تا چەند توانیویانە کە پەیامێکی باش و زانیاریەکی ورد و زانیاریەکی دروست بگێنن بە هاوڵاتیان. کردنەوەی میدیایەک چه پێوەرێکی پێویستە یاخود پێوەر و مەرجەکان بۆ کردنەوەی میدیایەک چییە؟ ئایا هەر کەسێک بێوێت دەتوانێت میدیایەک دابەزێنێ بە هەر یەک لەو بوارانەی کە ئاماژەم پێدا، یاخود کۆمەڵێک مەرج و پێوەر هەیە دەبێت بوونی هەبێت ئەو کاتە مۆڵەتی پێ دەدرێت کە بیکاتەوە یا بڵێ ئەو میدیایە بکاتەوە. ئەمە لە هەمان کاتە بۆ ڕۆژنامەنووسانیش بە هەمان شێوە ئایا بەکێ دەوترێت ڕۆژنامەنووس؟ هەر کەسێک لە بواری میدیادا بێت و لە میدیادا کار بکات پێی دەگوترێت ڕۆژنامەنووس، یاخود ئەویش کۆمەڵێک مەرج و پێوەری هەیە دەبێت لەو کەسەدا هەبێت ئەو کاتە پێی دەگوترێت ڕۆژنامەنووس. هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەمە جگەلەوەی کە پسپۆڕانی بواری میدیا ئاماژە بەوە دەدەن کە زۆروبۆریەک لە ڕاگەاندن و لە میدیای کوردیدا بوونی هەیە کە ئەمە پێویستی بە ڕێخستنەوەیە. ڕێخستنەوەکە چۆن دەبێت؟ یان هەموارکردنەوەی یاسا و ڕێنمایەکانی کاری میدیا و کاری ڕاگەاندن لە هەرێمی کوردستاندا دەبێت بکرێت یاخودنا، ئەگەر دەکرێت چۆن دەکرێت و بە چه شێوازێک ڕێخستنەوەی بۆ دەکرێت. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت و بە وردی گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ دوو میواندا. دکتۆرە پاڤێ جەمیل کە بەڕێزیان مامۆستای زانکۆن لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادە دەبێت. دکتۆرە پاڤێ فەرموویتە ئێرە. هەموو کاتێک باش بەخێربێ سەرچاوان زۆر سپاس فەرموو. میوانی دووەممان لە هەولێرەوە بەڕێز نامیق هەورامی کە بەڕێزیان وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لە وەزارەتی ڕۆشنبیری و لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت. کاک نامیق سڵاوت لێبێت و ئەم کاتت باش. سڵاو لە بەڕێست و میوانەکەت و هەموو کاتێکتان باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. سەرەتا بە چەند ئامار و زانیاریەک دەست پێ دەکەین. کاک نامیق لەگەڵمان بمە بمێنەرەوە. دکتۆرە لە چینە گرافیک یەکەم هەندێک ئامار و زانیاری دەخینە ڕوو لەسەر کاری ڕۆژنامەگەری و یان بڵێ میدیا بە شێوەیەکی گشتی. ژمارە ڕۆژنامە و گۆڤار و کەناڵەکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستاندا ژمارەی کەناڵەکان 157 کەناڵی مۆڵەت پێدراومان هەیە. دکتۆرە 30 کەناڵی ئاسمانیە، 127 کەناڵی ناوخۆیە، 154 رادیۆیە. ئەگەر سەرەتای پرسیارەکەم بەوە دەست پێ بکەم، ئەم ئامارانە چیمان پێڵێت دکتۆرە؟ هەرێمێک کە نزیکەی 6 ملیۆن کەس دەبێت، ئەم ڕێژەی گۆڤار و ڕۆژنامە و کەناڵانەی ڕاگەاندن ڕێژەیەکی گونجاوە یاخود ڕێژێکی زۆرە؟ دەستان خۆش بێ، سەرەتا سڵاوتان لێکم، ڕۆژێکی نوێتان باش. دیارە ئێمە کە باز لە سەر پرسی کاری میدیایی و پرسی ئازادی کاری ڕۆژنامەنووسی و پرسی ئێتیک و یاسای کاری ڕۆژنامەنووسیەکەین، دیارە ئەمە بابەتێکی زۆر فراوانە و بابەتێکی زۆر گرنگە، بابەتێکە کە لە جیهانە گفتوگۆیەکی زۆر لەباری خۆیەوە ئەگرێ. اینجا ئەگەر ئێمە بینە سەر بواری کاری میدیایی لە هەرێمی کوردستانە، بەڕاستی ئەمەش جارێکی تر ئەتوانین بڵین چەنەها بوعدی تری لە پشتەوەیە. یعنی ئێمە کە باز لە ئازادی کاری میدیا ئەکەین و بۆ ژمارە زۆرێک کە ئێستا بەڕێستان پیشانتانیاوە، دیارە ئەمە ئەوە دەرەخات کە بەڵێ ڕێژەیەکی باش، ڕێژەیەکی زۆر بە چاو ساڵانی پێشووترە و سەدەکانی پێشووترە کەناڵ و هەروەها ئامڕازەکانی میدیامان هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمانە خۆی بۆ خۆی هەریەکە و ئەتوانین بڵین گفتوگۆ و باگراوندێکی تری لە پشتەوەیە، چونکە تەسنیفکردنی ئەم کەناڵانە هەر بەوە نابێت کە ئێمە بڵین لە ڕووی ژمارەوە چۆنە، ئەبێ بزانین لە ڕووی چۆنیەتیەوە چۆنە، واتە ئێمە چەندێتی و چۆنیەتیمان هەیە. ڕاستە ئێمە لاچە لە ڕووی چەندێتیەوە ڕێژەیەکی زۆرمان هەبێ، بەڵام ئایا ئەم ڕێژە زۆرە چی ئەخولقێنەوە، چه باگراوندێکی تر لە پشتەوەیەتی؟ ئایا ئەم کەناڵ و یا
یاخود ئەم ئامرازانی میدیا بەم شێوازە ڕەهایە وەلاوەچی ئەم ڕێژانەش بەردەوام لە گۆڕانکاریە بێ بە حکمی ئەوەی کە زۆر جار ئەم ئامرازانی میدیا چۆنەڵێ حیزبێکی لە پشتەوە یاخود دامەزراوێکی لە پشتەوە یاخود کەسایەتێکی لە پشتەوە یاخود چۆنەڵی باگراوندێکی ئایدۆلۆژی یاخود کۆمەڵایەتیە یاخود ئابوووریە زۆر جار بازرگانیە بەم شێوازە بۆیە ئەگەر ئێمە بین تەصنیفێکی ئەمانە بکەین هەر یەکە و بۆ خۆی گۆشەنیگایەکی تایبەت بە خۆی هەیە و کاریگەری و چۆنەڵی ئەو پەیامانی کە هەشێتی پەیامی جیاوازن و کاریگەری چۆنەڵی فیدباکەکەشی جیاوازە بۆیە ئەگەر ئێمە بین بە تەواتی شرۆڤەی ئەم بابەتە بکەین دیارە بابەتی زۆر لە خۆی کەواتە توانی ویانە ئەم ڕاگەانانە بتوانن ئەو پەیامەی کە باست کە پەیامێکی باش لە ڕووی چەندایەتی و چۆناتیەوە ئەو زانیاریە ورد و دروستانە بگەێنن بە هاوڵاتیان توانی ویانە تا ئێستەوە بکەن بەڵێ خۆی ڕاستێکی ئێمە ناتوان بە شێوازێکی مطلق بە تەواوەتی حکمی مطلق بین بەسەر هەموو کەناڵەکانە بڵین توانی وانە یاخود نیانتوانیوە ئەتوانین بڵین لە هەندێک جمگا توانیوانە لە هەندێک جمگا نیانتوانیوە چونکە ئەم کەناڵانە کار بۆ جەماوەرەکەن جەماوەری ئێمەش وابەستەیە بە کۆمەڵێ بابەتی کللتوری ئابووری کۆمەڵایەتی سیاسی ئاینی یعنی کۆمەڵێ بابەتە بۆیە ئەم کەناڵانە لەواچێ لە پرسێکی وەکو سیاسیا بە جیاواز کاریان کردبێ وەک لە پرسێکی وەکو کللتوریە یاخود کۆمەڵایەتیە یاخود ئابووریە بۆیە ئەگەر بڵین توانیوانە ئەبێت بڵین لە چیا توانیوانە لە چیانەیان توانیوە کەوا بێت لەواچێت زۆرێک لەم کەناڵانە بە حکمی ئەوەی کە سیاسەتی کەناڵەکان زاڵە بەسەر پەخش و گەیاندنی پەیامەکانیانەوە زۆرێکیش لەم کەناڵانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کەناڵی حیزبیە لەواچێ بڵین توانیویانە لە گەیاندنی ئەجێندای حیزب و ئەو سیاسەتی کەناڵی کە خۆیان هەیەە بەڵام لەواچێ نەیانتوانی بێ لەو ڕۆوانێک کە بتوان خزمەتێکی باش بە وەرگرەکانیان بکەن کە بتوانن بە تەواوەتی سایکۆلۆژیای وەرگر ڕەچاو بکەن نەیانتوانی بە پیشەیانە و یاسایانە و ئێتیکیانە کارەکانیان باشە با بچینە لای کاکنامێق لەم ئامارانەدا کە دەڵێ لە 157 کەناڵی مۆڵەت پێدراوە هەڵبەت کە مۆڵەتیان ئەبێ مەرج و پێوەرەکانیان تیابوو بێت کەواتە ئەگەر جەنابتان پێمان بڵێن مەرج و پێوەرەکان بۆ کردنەوەی میدیایەک بۆ دامەزراندنی میدیایەک مەرج و پێوەرەکان چین ئەو کاتە مۆڵەتی کردنەوەی پێدەدرێت ئەو مەرجانەی کە هەن بۆ کردنەوەی کەناڵێک هەندێک ڕێنماییە من لە سێ خاڵا لە سێ بەشا کورتیەکەمەوە بۆ بینەرەکانی جەنابە یەکەم میهەنی بوون پیشەی بوون لە کارەکەی خۆیان بەو مانایە کە پێویستی بە ستافێکی شارەزا و کەرەسەی پێشکەوتوو هەیە بۆ دانانی کەناڵێک هەروەها پابندبوون بە یاسا و ڕێسا بەرکارەکانی هەرێمی کوردستانەوە کە دانراون بۆ کاری میدیایی و بۆ پاراستنی ئاشتەوایی کۆمەڵایەتی و لە سێمیشا پێویستی بە ئیدامە هەیە ئەبێ ئەم کەناڵە سەرچاوەیەکی دارایی هەبێت بۆ ئەوەی بتوانێت درێژە بە کارەکانی بدات ینی میدیایەکی بەردەوام بێت نەک پچڕ بەڵێ باشە کاکنامێق بەپێی یاسا کەناڵەکانی بیستراوە بینراوە تەنانەت وێبسایت و بڵاوکراوەی سەر کاغەزیەکانیش لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە مۆڵەتیان پێدەدرێت یاخودەوە تا بەشێکی لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری بەشێکی لەلایەن سندیکاوە مۆڵەتیان پێدەدرێت ئەو دوو بەشە ئەوەی کە ڕەتی بە ئێمەوە هەیە رادیۆ و تەلەڤیزیۆن لە وەزارەتی ڕۆشنبیری مۆڵەت وەرەگرێت ڕۆژنامە و گۆڤار لەگەڵ وێبسایتەکانە یان ئەوەی کە کاری میدیای ئەلکترۆنیە پێوترێت سوۆشیال میدیاکات لە سندیکای ڕۆژنامە نووسان تۆمارەکرێت و مۆڵەتی ئەدرێتێ بەڵێ مەرج و پێوەرەکانیش لەلایەن سندیکای ڕۆژنامە نووسان هەر بە هەمان شێوەی یاخود جیاوازە ئەوان بۆ خۆیان مەرج و ڕێنمایی خۆیانیان هەیە بەڵام لەم چوارچێوەیە دەرناچێت بەڵێ باشە کەواتە هەمان پرسیاریش ئاڕاستی بەڕێستان بکەم میدیاکانی کوردی بە شێوەیەکی گشتی توانیویانە ئەو کاریگەریەکی باشیان هەبێ لەسەر کۆمەلگا لەسەر هاوڵاتیان توانیویانە پەیامێکی باش بگەنن بە هاوڵاتیان و زانیاریەکی ورد و دروست بگەێنن ئەگەر ڕازگۆ بین من وەک قسەکەی دکتۆرە ینی ناتوانین مطلق بڵێن چونکی ئەوە پێویستی بە توێژینەوەی زانستی ئەگەر بەڕێژەی بڵێن ئەگەر بەڕێژەی بیڵە من ئەگەر لە من پرسیار بکەی من پێم وایە
دانانی تەلەڤیزیۆنی رادیۆ ئەو شتانە بەڕاستی لە ضرورەت دەرچووە لە هەرێمی کوردستانە ئێستا وەکو مودێلی لێ هاتووە مەسەن گروپێک کۆمپانیایە کەسایەتێکی سیاسی حیزبێک پێی خۆشە لەسەروی هەموو ئەمانەوە کەناڵێکی تەلەڤیزیۆنیشی بکا بەسەرا یا کەناڵێکی سۆشیال میدیایی هەبێت و ئەمانە ئەگەرنا بە بڕوای من ئەم جۆرێک لە زۆربووری لە میدیا هەیە کە بیانی حەجمی کۆمەلگا ئەو ژمارەی کۆمەلگا کە هەیە ئەوەندە دەستگای ڕاگەیاندن ناخوازێت بەڵام توێزانی ئەمانە دوجار میدیای هیچ میدیایەکی سربەخۆمان نییە ئێمە لە کوردستانە میدیاکان میدیای حیزبەکانن هی کەسایەتیەکانن کە ئەوانش بخۆیان ئەجندانێ بۆیە ئەو پەیامەی کە کەناڵەکەی بۆ دامەزراوە من ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی زۆر باش پەیامەکەی گەیاندووە کە ئەجنداکەی خۆیەتی بەڵام لە هەندێک شوێنە مەسەرەن ئێمە بێئینسافیش نەکەین مەسەر کەناڵیمان هەن کە زۆر پیشەیانە کارەکەن ڕاستە حیزبێکن ڕاستە کەسایەتێکی سیاسی لە پشتیانە بەڵام کارێکی زۆر باشەکەن ئەمانە بوونەتە دەنگ و ڕەنگ هەتا لە هەندێک مەجاڵە تۆ تەماشاکەی لە ناو میدیای جیهانی شاوکو سەرچاوە بەکارهێنرێت بەڵێ کەواتە کاکلامی بەپی قسەکانی بەڕێستا بێ دەتوانین بڵێن هەر میدیایەک لە بەرژەوەندی خۆی پەیامەکانی گەێنێت حتمما هەموو دامەزرانی هەموو میدیایەک بۆ چییە؟ باش بۆ تەنانەت میدیاکەی جەنابەت بۆ ئەوەیە پەیامی ئەو شوێنەی کە تەمویل دەکات پەیامی ئەو بگەێنیت ئەجندە و سیاسەتی ئەو بگەیت ئەمە بۆ هەمووشان شتێکی ئەمە کفر نییە ئەمە شتێکی زۆر نۆرماڵ و تەبیعی و ئیشەکەش ئەوەیە بەڕێزم کەواتە لەسەر ئاستی ستاندارد و لەسەر ئاستی جیهانی ئەم شتە دروستە کەوا بێت بەڵێ ئێستا مەسەڵەن تەماشای کەناڵە گەورەکانی وەکو CNN و BBC ئەوانە بکە ئەوانش بۆ خۆیان ئەجندایەک لە پشتیانە دەست خۆش کاکنامێق لەگەڵمان بێنەرەوە دەچینە چەند گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخێنە ڕوو دەست بە گفتوگۆکانمان دەکەین لە گرافیکی دووەمماندا باز لە ژمارەی ڕۆژنامە و گۆڤارەکان دەکات ڕۆژنامە 260 ڕۆژنامەمان هەیە دکتۆرە گۆڤاریش 702 گۆڤارمان هەیە لە گرافیکی دواتردا کە باز لە ماڵپەڕی ئەلکترۆنی دەکات بزانین ماڵپەڕی ئەلکترۆنیەکان لە هەرێمی کوردستاندا چەند ماڵپەڕمان هەیە ماڵپەڕی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستاندا 81 ماڵپەڕمان هەیە کە دکتۆرە ڕەنگە زۆر لەوە زیاتر بێت بەڵام ئەوەی دیارە ئەوەی تۆمار کراوە بەڵام ئەگە سەرەتا باسێکی یاساکانی ڕاگەاندنمان بۆ بکەی دکتۆرە پاشان ئەو یاسانە تا چەند لە ماڵپەڕە ئەلکترۆنیەکانە کاری لەسەر کراوە یان جی کراوەتەوە تا چەند هەستی بەرپرسیارەتیان هەیە دیارە ئێمە کە باز لەم بابەتانەکەین ئەبێ سێشتمان لە بەرچاو بێ یەکەم ئەوەیە ئێمە سێ تیۆر کە زۆر زەڕورە لە بواری کاری میدیایە ئەویش تیۆری دەسەڵات لەگەڵ تیۆری ئازادی لەگەڵ تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە دیارە ئەگەر بچینەوە ناو مێژووی کاری میدیایی و بزانین ئەم بابەتی ئازادی کاری ڕۆژنامەنووسیە لە کێوە سەری هەڵاو لە ناو بواری کاری ڕۆژنامەنووسیە ئەتوانین بیگەڕێنینەوە بۆ چاپخانەکەی گۆتەمبەرگ و کە چاپخانەی دروست کرد ئەمە وای لێ کرد کە قەفزەیەک یاخود وەرچەرخانێکی گرنگ بات بە بواری کاری ڕۆژنامەنووسی و بتوانرێت لەو ڕێگەیەوە کە پێشتر دیارە لە فەڕەنسا کە ئێستا بڵین منبعی ئەوەیە کە وڵاتێکی ئازادی خوازە و لە دەستورە ئازادی کاری ڕۆژنامەنووسیتیایە سەپێنرا و بە فعلی کاری لەسەرەکە هەرچەنە ئەمە جارێکی تر گفتوگوی لەسەر و هەندێک پێیان وایە کۆمەڵێ بابەتی تر بەڵام کاتی خۆی لە فەڕەنساش بڵاوکردنەوە بەبێ ڕەزامەندی لایانی دەسەڵات حکمی سەدارەدانی لەسەر بووە و دوای ئەوە وردەوردە لە دوای شۆڕشی فەڕەنسی و ئەوانە کە کاری لەسەر کراوە اینجا داکۆکی لە ئازادی مافی ڕۆژنامەنووسی کراوە خراوەتە دەستورەوە و بە فعلی ئێستا زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان بە حکمی ئەوەی کە ئەوان پۆبلیک سەرویسیان هەیە ئەو دەستگا ئەعلامیانەی کە کار بۆ خەڵکەکەنەوە بە پارەی خەڵک کارەکانیان ئەکەن بۆیە جۆرێک لە ڕەهایی یاخود لە ئازادی تیا بەرقەرارە هەرچەنە هەندێک لە زانایان یاخود شارەزان پێیان وایە کە ڕەهایی بە هیچ شێوازێک لە دەستگا میدیایەکانان نییە چونکە هەموو دەستگایەکی میدیایە و پێشتریش باسم کرد وابەستەیە بە بواری سیاسی و بە بواری ئابووری و ئێستا بواری ئابووری زیاتر دەسەڵاتی هەیە بەسەر دەستگا میدیاکان لە بواری سیاسیش چونکە تۆ کەناڵێکی میدیایی کەدا ئەمەزرێنی بە تەکید پێویستی بە تەمویلێکی
زۆر گەورەی ئابووری هەیە بۆیە زۆرێک لە دەستگا میدیاکان ئەوانش کە حکمی ئەوە بەسەرخۆیانە ئەیەن کە کەناڵێکی سربەخۆن ئەمەش جارێکی تر ناتوانرێت بۆ ڕەحاییە سربەخۆ بن و لە زۆرێک لە پرسەکانیشە ئەمە ئەبینرێتەوە و چۆنەڵی ئەم بابەتە پشڕاست دەکاتەوە کە ئەوە تا فەرموو بۆ منە لە بابەتی بواری جەندەریە یاخود لە بواری کللتوریە یاخود ئاینیە یاخود زۆرێک لەو بوارانی کە هەیە بەدەر لە بواری سیاسی سێرەکین ئەم کەناڵانە ناتوان بە ڕەهایی بابەتی یاخود قسە و باسی لەبارەوە بکەن و بەم شێوازە کە هات لە دوای شۆڕشی فەڕەنسیەوە دیارە بەم شێوازی ئازادیە بڵاو بۆەوە بەڵام ناتوانرێ بڵین جێبەجێ بکرێ بەسەر زۆرێک لە وڵاتەکان بەتایبەتی ئەم وڵاتانەی ئێمە کە بەردەوام لە جەنگین لە قەیرانین کەواتە سیستەمی سیاسی هەر وڵاتێک کاریگەری هەیە بەسەر ڕەهایی بواری کاری میدیاییشەوە چۆنەڵی جۆن ستوارت باس لەوە کە ئەڵێ ئازادی لە بواری کاری میدیا و چەپکە گوڵێک وایە کە ئەمە جارێکی تر ئەبێ بە هەژمونێک و چەترێک بەسەر بوارەکانی تریشە یعنی میدیا ئامڕازێکە بۆ گەیاندنی ئەو ئازادی کە دەسەڵات و حیزبێک یاخود حکوومەتێک لە وڵاتێکە جێبەجێ دەتوانێت بڵێ ڕاگەاندنی هەر شوێنێک بێ ڕنگدانەوەی سیاسەتی وڵاتێ سیاست و ئایدیا و کللتور و هەموو باگراوندەکەی ئەو وڵاتەیە و لە هەمان کاتیشا ئێمە کە لە ئێستا بەم ڕێژە زۆرە کە باز لە ماڵپەڕەکەین باز لەم بابەتاناکەین بە تەکیید ئێمە کۆمەڵێ سەوای لە هاتووە دنیای تەکنۆلۆژیایە ینی وای لە هاتووە هاوڵاتی ڕۆژنامەنووس دروست بووە بۆیە سەحەفی ئێستاوای لە هاتووە لە زۆر لە کەناڵەکانیش زیاتر پەیامەکانیان وەرەگیریەوە پەیامەکانیان بڵاوکرێتەوە زۆرێک لەو کارە سات و ڕوودا و ئەو ڕووداوانی کە ڕوویاوە زۆربەی بابەتەکان لە ڕێگەی هاوڵاتێکی ڕۆژنامەنووسەوە زانراوە بۆی ئەگەر باز لە پرسیارەکەی بەڕێزدامان بیر نەچێتەوە باز لە یاسای کاری ڕۆژنامەنووسی بکەین بە تەکید لە عێراقا ئەمەگەر بینە سەر عێراق جا هەرێمی کوردستان لە ناو عێراقا کۆمەڵی یاسامان هەیە کە هەرێمی کوردستان ناتوانێت بەدەربێلی بۆ نمونە ئێمە یاسای ژمارە 1969 یاسای ڕۆژنامەگەری عێراقیمان هەیە کە بە ئێستاشۆ زۆرێک لە کەیسە ڕۆژنامەنووسیەکان بەم یاسایە حکومەکانی ئەیرە لە محکەمەکانە یاخود ئێمە یاسای تیرۆرمان هەیە کە زۆر جار ئەمەش زۆر جار لەو کەیسانی ڕۆژنامەنووسی ئەچێتە ناو ئەم یاسایەوە یاسای ژمارە 35 دەکەین کە چۆن ئەم یاسانە ڕێک بخرێتەوە ئەو کورتی بەمێ بڵم ئێمە یاسایەکی موحەدمان نییە کە بە تەواوەتی هەموو ئازادی و مافەکانی ڕۆژنامەنووسی تیان نووسرابێ تەنانەت لە یاسای 35 ساڵی 2007 یعنی ئێشتا ئەم نیشارە کە یاسایەکی زۆر باشە بەڕاستی بەڵام پێناسەی ڕۆژنامە نووس بە تەواوەتی دیاری نەکراوکی ڕۆژنامەنووسە هەروەکو پرسیارەکەی یەکەم جاری بەڕێزە زۆرێک لەو بابەتانە کە مکوڕیتیا بۆیە هەمواری بەردەوامی بابچینە لای کاکنامی بزانین سۆشیال میدیا و میدیا ئەلکترۆنی کاکنامی تا چەند بە یاسا ڕێکخراوەتەوە تا چەند لە چوارچێوەی یاسای کاری ڕاگەیاندنە جێگەی کراوەتەوە جناب تزانی ئەو ڕێنمایی کە هەیە هی ساڵی 2014 بۆ کاری ڕۆژنامەگەری لە کوردستانە ئەوەی کە وەزارەتی ڕۆشنبیری وەکو ڕێنمایی دەری کردووە بەڵام نەیتوانیت 2004 ببوورە بەڵام نەیتوانی ئەمە وەکینەڵە تێری کۆمەلگا بکات چونکی کاتێک ئەو ڕێنمایە هەبوو مەسەن سۆشیال میدیا بەم فراوانی ئێسەیەوە نەبوو تاکوتەرا ئەگەر لە جێکە ماڵپەڕێک یان ڕۆژنامەیەک ماڵپەڕێکی هەبووە بە هەر حاڵ ئێستا لەگەڵ گەشە سەندنی ئەو دیاردەیە ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بیرمان لەوە کردەوە بە گشتی کاربەوە بکرێت کە کاری میدیایی لە هەرێمی کوردستانە ڕێک بخرێتەوە بۆ ئەمە چەندین لایەن لەسەر خەتن بۆ ڕێخستنەوەی ئەمە و لە قۆناغەکانی کۆتاییدایە بە جۆرێک مەسەلەن خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران خودی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمانە بە خۆیان و ستافی ڕاگەیاندنیانەوە سەرۆکاری ئەم پرۆژەیە ئەکەن وەزارەتی ڕۆشنبیری شانی داوەتە بەر پرۆژەکە بەشێک لەوەی کە ئێمە ئێستا کاری تیاکەین مەسلەی ڕێخستنەوەی میدیای ئەلکترۆنیە لە هەرێمی کوردستان بۆیە پێشتری ژەنگاومان بۆ ناوە لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسانە لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندنە لەگەڵ
دەستەی ژینگا لەگەڵ وەزارەتی ناوخوا لەگەڵ داواکاری گشتیە لەگەڵ فەرمانگەی میدیا و زانیاریە و سندیکای ڕۆژنامە نووسانیش ئێمە خەریکین زایدەوە پشتمان بەستووە بە دیوەزانستیەکەی بە هەندێک پسپۆری تایبەت لە بواری ڕاگەاندن لە زانکۆکانی کوردستانە بە کۆی گشتی ئێمە پرۆژەکەمان کە بەشێکی وەڵامی پرسیارەکەی جەنابتە کە سۆشیال میدیایە خەریکی ئەوەی لە قۆناغەکانی کۆتاییدایە بەم نزیکانە ڕێبەری کاری میدیایی لە هەرێمی کوردستانە کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران موافقەی لەسەرکات بڵاو بێتەوە ئەوە دەبێتە کارنامەی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە کاکنامی قەچینە گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخێنە ڕوو بەرداوام بین. لە گرافیکی چوارەماندا کە باز لە ئازادی ڕۆژنامەگەری دەکات. ئازادی ڕۆژنامەگەری لە جیهاندا هەڵبەت ئەمە ڕیزبەندیە کراوە لە نێوان وڵاتاندا وڵاتی نەرویج دێمینە لەسەر ئاستی جیهان دکتۆرە کە ئازادی ڕۆژنامەگەری تێدایە دانیمارک بیستێمینە وڵاتی سوید سیەمینە لەسەر ئاستی وڵاتان کەواتە دکتۆرە بنەماکانی ئازادی ڕۆژنامەگەری ئەگەر بە شێوەیەکی ستاندارد لەسەر ئاستی جیهانی باسی بکەین بنەماکانی ئازادی ڕۆژنامەگەری چییە کە ڕیزبەندی وڵاتانی پێدەکرێت؟ بەڵێ دیارە ئێمە کە باز لە ئازادی کاری ڕۆژنامەگەریەکەین ئەبێ یعنی منبعی یەکەم یاخود یەکەم پێکهاتەی ئازادی کاری ڕۆژنامەنووسی دەربڕینی بیرروڕایە یعنی تاوەکو چەند بە ئازادانە ئەم ڕۆژنامەنووسانە یاخود ئەو دەستگا میدیانە ئەتوانن ئەو پەیامانەی کە هەیەە یاخود ئەو بابەتانەی کە هەستی پێەکەن و ئەو ڕووداوانەی کە ڕوویاوە ئەتوانن بیگەێنن یعنی لە چۆنەڵی ترۆپکی بابەتەکە ئەوەیە کە تاوەکو چەند ئازادن و دەستکراون و دەزواڵان لە گەیاندنی هەواڵ و زانیاریەکان و بەدەستهێنانی جارێکی تر هەواڵ و زانیاریەکان. ئەمە بنەمای سەرەکیە و لە دوای ئەوە شەوانێ تاوەکو چەند ڕۆژنامەنووسان ئەتوانن ئازاد بن تاوەکو چەند ئەتوانن کە ئەو بچنە ناو زانیاری و ڕووداوەکانەوە تاوەکو چەند توان ڕووماڵی بابەتەکان کەن تاوەکو چەند پێشێلکاری ناکرێ بەرامبەریان لە ڕووی ئەوەی کە هەم لە ڕووی جستەوە هەم لە ڕووی چۆنەڵی دەرونی و ڕێگە لێگرتنیانەوە ئەمانە چۆنەڵی بنەماکانی ئازادی کاری ڕۆژنامەنووسیە بەڵام ئەمەش مانای وان نییە کە ڕۆژنامەنووس ئەتوانێت بە تەواوەتی هەموو بابەتێک بڵاو بکاتەوە مەرجنیە هەموو بابەتێک بۆ بڵاوکردنەوە بێت چونکە تۆ لە بەرامبەر ئازادی کاری ڕۆژنامەنووسیشا ئێمە تیۆرێکی ترمان هەیە کە ئەویش تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە تۆ بێ بزانی چ بابەتێک بۆ کێ بڵاوەکەیتەوە چۆن بڵاوەکەیتەوە بە چ کاریگەرێک بڵاوەکەیتەوە یعنی ئێمە کێشەکەمان لێرا دەست پێکە ئێمە بابەتێکمان هەیە کە ئازادی کاری ڕۆژنامەنووسیە و لە بەرامبەریشە ئێمە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیمان هەیە کە ئەمەش خۆی بۆ خۆی دووشتن ئەبێ بزانین سنووری نێوانیان چۆنە زۆر جار بەداخەوە زۆرێک لە دەستگا میدیاکان و ڕۆژنامەنووسان ئەم سنوورە ئەبەزێنن خۆی ئازادی تا ئەو کاتێک نەچیتە ناو ئازادی لایانی بەرامبەرەوە بۆیە زۆر جار ئەو پەیامانەی کە هەیە بە ناوی ئازادیەوە بڵاوکرێتەوە یاخود وەرەگیریرێ بەڵام سێرەکەی زەرمەندی سەرەکی جەماوەرەکەی وەرگرەکەیە چونکە ئەو بابەتانی کە بڵاوەکرێتەوە لە سیاسەکەش هەر دروستە بەدڵنیایەوە چونکە ئێمە لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە ئەبێت ئاگامان لەوە بێت کە ئێمە ئەو هەواڵ و زانیاریانە لە بەرژەوەندی وەرگرەکانمان بێت و زەرەر بە بەرژەوەندیان نەگەێنێ زەرەر بە دابوونەریتیان نەگەێنێ ئەو ڕادەی کە سوودی کۆمەلگا بێت تا سوودی کۆمەلگا بێت بۆ نمونە بەداخەوە ئەمە زۆر جار لە توێژینەوەکانمانە کە لەگەڵ وەرگرەکانمان تەواان عادەتەن جەماوەرەکانمان ئەگەن بە سامپڵی توێژینەوەکانمان کە لیکی ئەینەوە سێرەکەین جەماوەرەکە ژوای لێ هاتووە ئەها ئەڵێ زەوقی سەقافی یاخود بیرکردنەوە ئایدیای خەریکە وردە وردە ئەشێوێ ئالۆز بووە چونکە ئێمە لە بەرامبەریان میدیایکی ئالۆزمان هەیە و بەردەوام کۆمەڵی زانیاری و بابەت بە چڕوپڕی و بە چۆنەڵی شپرزەیی و بەبێ ئەوەی کە بنکۆڵکاری بۆ کرابێ بابەتەکان بەردەوام ئەیرێ بە وەرگرەکانمان بۆیە وەرگریش سەر لێشێوە بووە بەوەی کە لە کاتێکی کەما و بەردەوام بە دووبارە بوونەوەی زۆربۆریەکی زۆری پێوە دیارە بەداخەوە ئێمە کە باس
باس لە ڕێکردنەوە یاخود هەیئەیەکی ئەعلامی یاخود لەوەی کە کۆمەڵە شارەزا و پسپۆری میدیایی یاخود یاسایی کۆمەڵایەتی جێندەری هەبێ لە دەستگا میدیایەکانە زۆر جار باسمان لەوە کردووە مەبەستمان لەوە نەبووە کە چۆنەڵی ئازادی کاری ڕۆژنامەنووسی بەرتەسکەینەوە ئێمە ئەوەمان لە بەرچاو بووە کە دوجار ئەم پەیامە زۆر و بۆرانەی کە ئێستا بەڕێزی شباسی کرد چ دەرئەنجامێکی خراپی ئەبێ لەسەر تاگ و لەسەر کۆمەڵگەش ئەوە تا ئێمە دەرەنجامەکەی بەردەوام ئەبینینەوە بابەتی تونند و تیژی بڵاوکردنەوەی ڕووماڵی تونند و تیژی ڕاست ئێستا لەواچێ ئەگەر دەستگایەک بێوێ ئەم بابەتانە بڵاوکاتەوە ئەڵێ خۆ بابەتی تونند و تیژیش بابەتێکە من وەکو ئازادی کاری ڕۆژنامەنووسی بۆم هەیە بڵاوی کەمەوە بەڵام ڕاستە تۆ بۆت هەیە بەڵام لە سنوورێکی تایبەت بخۆیە بە دراسەکردنیەکی ورد ئەبێ جەماوەرەکە و بناسی و بزانی ئەم بابەتی کە تۆ بڵاوێکی تۆ چ کاریگەریەکی هەیە لە سەریان و چۆن دەست بۆ ئەم بابەتانە بەری. دەستخۆش دکتۆرە برەمەکانی ئازادی ڕۆژنامەگەری مازانی کاک نامیق لە هەرێمی کوردستاندا و لە یاسای کاری ڕۆژنامەگەریدا و کاری ڕاگەاندندا ئەگەر من ئەو پرسیارە بکەم لە هەرێمی کوردستاندا چه یاسایەک هەیە کە میدیاکان توانی بێتیان وەکو خۆی جێبەجێکەنەوە چه یاسایەکیش هەیە کە هەتا ئێستا هەروەکو نووسراوە لەسەر کاغەزە بەڵام میدیاکان جێبەجیان نەکردو کاریان لەسەر نەکردووە. وەڵا من ئەمەوێ شتێک بڵێم فەرموو بەڕاستی مودێلێکی کاری ڕۆژنامەگەری هەیە لە کوردستانە لە هیچ شوێی دنیا نییە. ئەوەی کە دکتۆرە باسی کرد فعلەن هەندێک جار ڕۆژنامەنووس لی تێگەچێکە وەزیفەی چییە؟ ینی ڕۆژنامەنووس لی تێگەچێ هەندێک جار کە ئەرکی گەیاندنی پەیامێکە نەک ئەوەی بێت ببێتە لێکۆڵەر. مەسە ڕۆژنامەنووسێ هێشتا دادگا بڕیاری لە کەیسێک نەداوە ئەم لێرەوە تەفسیری بۆ کات لێکدانەوەی بۆ کات بابەت هەیە کە گرنگە حەساسیەی کۆمەڵایەتی تایە ڕەنگە لەگەڵ دابوونەریتی کۆمەلگای ئێمە هەندێک تەحەفوز دروست بکات مەسەلەن یەکێک لەوانە مەسایلی کوشتن بە بیانی و شەرەفەوە مەسەلەن ناوزڕاندنی خەڵک مەسەلەن ڕاگەیاندنی کوردی دێت بکوژێنێتە سەر بکوژی ژنێنێتە سەر تەلەڤیزیۆن دیمانەی لەگەڵاکە لە ڕێگەی تەلەفۆنەوە دیمانەی لەگەڵاکە بەڵێ ئەمانە شتایەکن کە بەواقعی ئەگەر یاسایەکی ڕێکوپێک هەبواە لە وڵاتە بەداخەوە ینی لەگەڵ ئەو گۆڕانکاریانە من لەگەڵ بەش بە حاڵی خۆم من لە هەشتاونەوە کاری ڕۆژنامەنووسیم کردووە لە شاخ و لە شاریش ئەزانم کە چەندێک گرنگە مرۆڤ ئازاد بێت لە کاری ڕۆژنامەگەریە بەڵام ئازادی بەمانای بەرەڵایی نا ئازادی بەمانایە کە ئێمە بزانین لە کوێی سنوورەکانی کاری ڕاگەیاندنە ئەوەستینەوە بەداخەوە ئەمە نییە بۆیە من پێم وایە ئەبێ حکوومەت هەندێک تونتر ئێمە لەو ڕێبەری کاری میدیایە کە وەکو بنەما و پرەنسیب و دەستور بۆ کاری میدیا لە هەرێمی کوردستانە دروستمان کردووە واقعاً لەگەڵ ئەوەشە ئێمە هەم بە وەزارەتی ڕۆشنبیری و بە سەرۆکایەتی حکوومەتەوە بە داواکاری گشتی و دادگا وەزارەتی ناوخۆوە بەڕاستی ئەرکمانەکە ئەمە جێبەجێ بکەین ئەبێ ئەمە بەتەنیا لەسەر کاغەز نەمێنێتەوە وەک باقی یاساکانی ترکە هەبوون ئەمە یەک دوو وەڵاویستم ڕاستکردنەوەیەک بۆ پرسیاری پێشوو بکەم ئەو ئامارەی کە جەنابەت لە گرافیکەکە تا باس کرد بۆ ژمارەی گۆڤار و ڕۆژنامەوەینەکان ئێمەمان لەبیر نەچێت ئەوە هی هەتا ساڵی 2014 لە دوای 2014 نەنەکە ئێستا زۆر کەمی کردووە ینی گۆڤار و ڕۆژنامەکان ئێمە ئەتوانین بیان ژمێنن کە بە هەموو 5 ڕۆژنامە 6 ڕۆژنامە دەرەچێت لە کوردستان. ئەو ئامارانەمان لە کاک بژار وەرگرتەوە بژار حەکیم جێگری نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستان ئەگەر ئەوەندە مۆڵەت دراوە ئەوەندە مۆڵەت دراوە من بۆ خۆم سەرنووسەری ڕۆژنامەیەک و دوو گۆڤار بووم بەڵام ئێستا بڵاوکراوەکانم نەماون زۆری تریشان بەو شێوەیە کە ئەوانە نەماون ئێستا ویستم ئەوەتان بۆ ڕاستکەمەوە دەستە خۆش بێ ئەچینە گرافیکێکی تر هەر تایبەت بە ئازادی ڕۆژنامەگەری لەسەر ئاستی وڵاتانی جیهان و لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی
زانین لەسەر ئاستی وڵاتانی جیهان ئەڵمانیا پلەی 16می هەیە، بەریتانیا پلەی 24می هەیە، فەڕەنسا پلەی 26می هەیە دکتۆرە، ئەمریکا پلەی 42می هەیە، ئیتالیا 58، ژاپۆن 71، ئێران 178، کۆریای باکوور 180. لە گرافیکی دواتردا زانین لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ تونس پلەی 73می وەرگرتووە، ئەردەن 120، لوبنان 130، ئیمارات 131، سعودیا 166، ژاپۆن 71، میسر 168، فەڵەستین 170، سووریا 171. دکتۆرە، ئەمریکا کە یەکێکە لە وڵاتە زۆر پێشکەوتووەکان ڕەنگە ئێمە تا ئێستاوە مازانی بێت کە ئازادی ڕۆژنامەگەری لەوێ زۆرە، بەڵام بەپێی و ئامارانی کە خراوەتە ڕوو 42مینە لەسەر ئاستی جیهان و وڵاتی ئێران 178مینە. ئەمە چی وای کردووە کە وڵاتێکی وەکو ئەمریکا پلەی 42مین وەربگرێت لە ئازادی ڕۆژنامەگەریە؟ دیارە ئێمە ئەبێ هەمومان موافقین یاخود ئیتفاقمان هەیە لەسەر ئەوەی کە کاری یعنی ئازادی کاری ڕۆژنامەنووسی ئەوە تا چۆنەڵی پاراڵێڵە یاخود یەکەگرێتەوە لەگەڵ سیستەمی وڵاتەکەیە. ئەو وڵاتی کە بە تەواوەتی وڵاتێکی شەڕیتیایە، قەیرانیتیایە، سیاسیتیایە و بە تایبەتی وە کێشەی ئابووریتیایە، بە تەکید کاریگەریە بێتەوە جارێکی تر لەسەر ڕەوتی کاری ڕۆژنامەنووسیەکەی بە هەمان شێوە. کەواتە ئەو کەوتۆتۆ سەر ململانێ و هەروەها ئەو سراع و ئەو پێناسانی کە بۆ چەمکی ئازادی کراوە لە وڵاتەیە. دیارکە ئێمە پێشتریش باسمان لە پرینسیپەکانی کاری ڕۆژنامەنووسی کرد. یەکەم پرەنسیپ ئەوەیە کە گەیاندنی بیرروڕایە بە ئازادی، بەڵام ئەم بیرروڕایە لەکوێوە لە چ منتەڵقێکەوە و چۆنچۆنی ئەم ئازادی نیراوە. بۆیە وڵاتێکی وەکو بۆ نمونە سووریا یاخود فەڵەستین یا میسر یاخود کۆریای باکوور بە تەواوەتی ئەوەمان پێ ئەڵێن کە بڵێ ئەوە تا ئازادی کاری ڕۆژنامەنووسی لێرایە نەک هەر سنووردارە، بەڵکو لە زۆر مەرحەلەیە هەر ناتوانی جێبەجێشی بکەیت، چونکە سیستەمی وڵاتەکە سیستەمێکی چۆنەڵی پڕ لە کێشەیە، پڕ لە ئاژاوەیە و لە هیچ ڕوویەکە ئازادی نییە، نە ئازادی کولتوری هەیە، نە ئازادی ئاینی هەیە، نە ئازادی ڕەگەزی و مرۆڤی هەیە، ینی پابندە بە مافەکانی مرۆڤ. وڵاتێکی وەکو ئەمریکاش ئەگەر سێر بکەین ڕاستە لە ڕووی پێشکەوتنەوە وڵاتێکی پێشکەوتەوە، بەڵام ئەمیش بەدەر نییە لە ململانە سیاسی و ئابوووریەکان. ئەوە تا بەردەوام ئەیبینین کە بە تەواوەتی سنگی مەحەکە بۆ یەکلایکردنەوەی زۆرێک لەو کەیسانەی کە لە وڵاتەکان تری شاڕوە. لایەنی سیاسی و ئابوووریەکە هۆکاری سەرەکیە بۆەوەی کە ئازادی ڕۆژنامەگەری تێیدا بەرز بێت یاخۆ نزم بێت. بەتەکید، بەڵام یەک خاڵی کەش زۆر گرنگە لە ئەمریکا تا ئێستاش تەجاوزی مەسەلەی ڕەگەزپەرستی و ڕەشپێستیان نەکردووە. هەر تەنانەت لەم ماوەیە لە فەیسبوک دەنگانەوەیکی زۆری هەبوو بەوەی کە کەسێکی بڵین پێستڕەش تۆمەتبار کرا کە لە دوای چەندێک زیندانیکردن دەرکەوت کە بەس لەبەری ڕەشپێز بووە، بەس لەبەر ئەو حکومیان بەسەرایە دوای دەرکەوت کە ئەم کەسە کەسێکی بێتاوانە و کەسێکی سپی پێست تاوانێکی ئەنجام داوە. کەواتە بکو باسم کرد بابەتی ئازادی کاری ڕۆژنامەنووسی بوعدەکانی زۆرە، بۆیە تۆ کە سنتەرێک وەکو سنتەری میترۆ بۆ نمونە یاخود سنتەرێک وەکو ئەو ئازادی کاری ڕۆژنامەنووسی ئەپێون لە وڵاتەکانی جیهانە، ئەمە لە بەرچاو ئەگرن تاوەکو چەند لە ڕووی مافی مرۆڤ ئازادە، تاوەکو چەند لە ڕووی کاری ئەو ئازادیەکان، یعنی ڕەهایە هەر لە ئازادی سیاسیا خۆی نابینێتەوە، لە ڕووی ئابوووریەوە تاوەکو چەند ڕەهایە، تاوەکو چەند توانیوێتی پەیامەکانی بە ئازادی بگەێنێ و لە هەمان کاتشا تاوەکو چەند ئەو وڵاتە توانیویانە زانیاری بگێنن بەکاری ڕۆژنامەنووسی. با بچینە لای کاکنامێق لە کاری ڕاگەاندنا زۆر جار کە بابەتێک دەخرێتە ڕوو وا پێویستەکە کە باز لە سەرچاوەکەشی بکرێت، بەڵام لە یاسای کاری ڕاگەاندنا هیچ یاسایەکمان هەیە کە تایبەت بێ بە ئەوەی کە باز لە سەرچاوەکە نەکری یاخود سەرچاوەی گەیاندنی زانیاریەکان و وەرگرتنی زانیاریەکان بە نهێنی بمێنێتەوە نهێنێک بڵێ بپارێزرێت، ناوی سەرچاوەکە بپارێزرێت. مەسلەی ئەمە ئەبەسترینەوە بە مەسلەی دەستگەیشتن بە سەرچاوی زانیاری یان دەستگەیشتن بە زانیاری. ئێمە لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی لەم کابینەیە مەسلەی دانی زانیاری بە ڕۆژنامەنووسان
خۆی بخۆی شکڵێکی زۆر بەرفراوانی وەرگرتووە حتا مەسەلەن کاراکردنەوەی ینی ئەکتیڤکردنەوەی زیاتری فەرمانگەی میدیا و زانیاری دروستکردنی سایتی مرکزی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمە بوو. اینجا ئێمە خاڵێکمان هەیە ئەوەی کە جەنابەت باسیەکەی مەسەلەی نەدرکاندنی ناو ئێمە هەندێک جار ئەمە بۆ خۆی دووسەرەیە. ئەوەی کە پێویستە بدرکێت یا نەدرکێتەوە دادگا ئەتوانێت ئەوە بکات چۆن ئەوش بە مەرجە کە مەسەلەن سەرچاوەکە لە لای بۆ نمونە خودی سەرۆکی دەستگاکە یان بەڕێوبەری تەلەڤیزیۆنەکە بەڕێوبەری ڕادیۆکە یا هەر شتێکی تر ئەمە هەبێت بۆ کاتێکی کە پێویست بێت. بەڵام هەندێک جار ئێستا ئەمە بووەتە دیاردە بەس بۆ تێپەڕاندنی بابەتێک سەرچاوەیەک نەویست ناوی خۆی دیاری کاوتی گەنم گرانە بێت. هونەری گرانبوونی گەنم ینی لە کوێیە سەرچاوەکە ناوی خۆی بشارێتەوە چه پێویستێکی تایە. ئەمە شتێک مەسەلەن یا لەسەر شتی زۆر ڕۆژانەی کەواتە بەپێی بابەتەکان گۆڕانکاری بەسەرایەت دروستە؟ بەڵام لە گشتیا بۆ میزاجی وەرگر بۆ مستاقێتی هەواڵ بۆ وەک بەشێک لە ئیتیکی کاری ڕۆژنامەگەری شاردنەوەی سەرچاوی هەواڵ بۆ شتی زۆر گەورە ئەبێت نەک بۆ ئەوەی کە لە شتە بچووکەکانیشە ئێمە دروستی بکەین و خەڵکی پێ ئاڵۆز بکەیت. بەڵێ دەستخۆش کاکنابی قدەچینە گرافیکێکی تر کە باس لە ئازادی ڕۆژنامەگەری دەکات لە وڵاتی عێراق بزانین ئەو پلەی چەندەمینی وەرگرتووە. عێراق لە ڕیزبەندیەکەدا لە ساڵی 2021دا 163مین بۆ لەسەر ئاستی جیهان، لە ساڵی 2022دا ئامارەکان گۆڕانکاری بەسەردا هاتۆ 172مینی وەرگرتووە واتە چەند پلەیەک چۆتە دواوە. ئەگەر زۆر بە کورتی دکتۆرە جیاوازیەک بکەین لە نێوان ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و لە عێراقدا چ جیاوازیەک دەبین یاخود جیاوازیەکە زۆریان کەمە؟ ڕاستەکەی بەپێی ئەم ئامارە بێ ینی دەپلە هاتۆتە دواوە کەواتە ئەمە خۆی بۆ خۆی ئەوە سلمێنێکە پێشەرکارێکی زۆر لە ئازادی کاری ڕۆژنامەنووسیا کراوە و ئەتوانین بڵین لە ماوەی ئەم 2021 بۆ 2022 بە حکمی ئەو کێشانەی کە ڕوویاوە بە تایبەتی لە عێراقا و لە بەغا بە تایبەت لە بینیمان کە لە تەموزە کۆمەڵێک لەو لە ناوچەی چۆنەڵی سەدرەکان و هاتنە سەرجادەیان و ئەمانە خۆی بۆ خۆی هەر یەکێک لەم کێشانە خۆی بۆ خۆی قڕوقاتێک ئەخولقێنێ بۆیە ئەمانە هەمووی تۆمارەکرێ لە ڕێگەی ئەو کەسانی کە چاودێرن بەسەر ئازادیکاری ڕۆژنامەنووسیەوە کەوا بێت تاوەکو چەند کێشە و ململانێ و ئاڵۆزیەکان زۆر بێ ئەو نەش پێشەلکاریەکان ڕوو لە زیادبوونەکە و کۆمەڵێک ئێمە تایبەتی هەرێمی کوردستان ئەگەر سێر بکەین هەر کێشەی هەرێمی کوردستان یاخود باشووری کوردستانمان نییە بەڵکو زۆرێک لە ناوچەکانی تری کوردستانیش کێشەکانیان جارێکی تر لە ناو باشووری کوردستانە ئەدۆزنەوەوانە یاخود چالاکیەکانیان جێبەجێەکەن و بە تایبەتی ئێمە وەکو هەرێمی کوردستان یاخود باشووری کوردستان بەردەوام هاوخەمین لەگەڵ هەموو پارچەکانی تری کوردستانە بۆیە سێرەکەین زۆر جارکە لە پارچەیەکی تری کوردستان کێشێک ڕۆیە لە باشووری کوردستان جارێکی تر وەکو وایە لە ماڵە گەورەکە بێ بۆیە بەتەکید یعنی ئەم جۆری کێشانە و ئەم جۆرە بابەتانی کە ڕوئەیە و بەردەوام بە دوای خۆشیە خروقاتە هێنێت و لەبەر ئەوە کاتمان زۆر کەم ماوە گرافیکێکمە ماوە لێ دوانیشمان هەیە بە بچینە کۆتا گرافیک بزانین لە کۆتا گرافیکدا چه ئامارێکمان هەیە چ زانیاریەک دەخینە ڕوو. یاسا و ڕێنماییەکان ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 ڕێخستنەوەی فریکوێنسی و سپیس و هەموارکردنەوەی ڕێنماییەکان و کارکردنی کەناڵەکان و سۆشیال میدیا. کاک نامێق ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 ئەگەر بە کورتیش بێت و بە وردی پێمان بڵێ کە چی لە خۆ دەگرێت باسی چی دەکات و ئەو ڕێبەریەی کە باست کە ڕێبەری کاری ڕاگەاندن کە کارتان لەسەر کردو و هەوڵی ئەوە دەدەمچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر بە کورتی و بە چەند خاڵێک پێمان بڵێ زیاتر و دیارترینیان چی لە خۆ دەگرێت؟ ئەوەی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 مەسەلەی بەو پێی ئاسمانی عێراق هەمووی فیدراالیە یەکە هەرێمی کوردستانیشەوە بۆیە ئێمە ناتوانین یاسای
فریکوێنسیمان هەبێت لە هەرێمی کوردستانە تەنیا توانین بە ڕێنمایی بیکەین ئەوە مەسلەی ڕێخستنی کەناڵەکانی تەلەڤیزیۆنە بە تایبەتی کەناڵە ئاسمانیەکان و کەناڵە زەمینیەکانیش ئەگرێتەوە ئەلبەتە رادیۆ ئەگرێتەوە بەڵام ئەمە نەیتوانی لەگەڵ پێشکەوتنی ڕەوتی تەکنەلۆژیا مسایرەی وەزعەکە بکات بۆیە ئەو بۆشایانەی کە لەوێ هەن ئێمە مەسەلەکە و یاسای زۆر ئەو ڕێنمایە ببورن ڕێنماییەکی زۆر سادە و سەرەتایی بوو بۆ کاتی خۆی بۆیە ئێستا ئێمە عەرزم کردی کە چونکی یاسامان نییە ئەو دەرچواندنی ڕێبەری کاری میدیایە لە هەرێمی کوردستان و مەسلەی سۆشیال میدیا و مەسلەی ڕێخستنەوەی ڕیکلامی بازرگانی و ئەمانە هەر هەمووی هەموارکردنەوەی ئەو ڕێنماییە کە لە ساڵی 2004 ینی دووبارە هەمان ڕێنماییە بەڵام بە فۆرمێکی نوێ و بە تێگەشتێکی تازە و بۆ دنیای سەردەم ئێمە ئیشمان لەسەر دەستخۆش کاکنامیق با بەیەکەوە دکتۆرا کاکنامیق گوێبیستی وتەی هاوڵاتیان و لێدوانی هاوڵاتیان بین لەسەر میدیای کوردی لە هەرێمی کوردستانە بزانین چی دەڵێن. هەواڵەکان وەکو خۆی ناگەێن هەندێک کەناڵ هەیە شتەکە زۆر قەبەوزلەکە کەچی خۆشی وانە سیرەکەی لێرە هەواڵێ بڵاو بێتەوە لە شوێنێک تر بەنەوە ئەیتر بڵاو بێتەوە لە لای ترەوە بە جۆرێکی کرا ئەو کەناڵانە من بە باش دەزانم ئەو کەناڵانەیکەوە هەموو شتە کۆمەڵایەتەکانی ناو کۆمەلگا وەکو خۆی نەقڵەکەن حەدەسەکان تێگەی چاواشەکاری نەکەی لە گەیاندن بەوانە سەرکەوتووە بی زۆر بێ چاکە خۆ هەتا ڕوخنامە بی و هەتا کەناڵ بێ چاکە بۆ ئەو وڵاتە بەڵام بە چۆن بە ڕێک و پێکی بە ئیسیفادەی لێ بکەین مەسەلەن چاواشەکاری تیان نوێ مەقسەد شتی تری لەژێڕێ پەردەوە تیان نەبێ و کابرای کوردەواتنی ئەینا خۆشتێکی زۆر چاکە هەر وڵات و هەر میلەتی ڕۆژنامە و ڕۆژنامەگەری نەوێ و هی نەبێ دوها کەوتووە هیچتیا بەسەنیە ینی شتێکی چاکە ڕۆ ماشەڵڵا ئەوە زۆر بوو ئەوە زۆرە نازانی ئەم کەناڵی هیچی لایەنێکە ئەم ڕاگەرنە هیچ کەناانی وەکو بڵێڵێ زۆر و بۆری لاتوە یعنی ئەگەر پیانە بچنەوە حکومەت شتێکی زۆر باشەکەن ینی نازانێ ئێستا شەو جۆر لە کامیان بگری کام هەواڵیان ڕاستە هەموو کەناڵەکان وەکو یەک نییە زۆر کەناڵ چاوەشەکاری دروستەکات یا قود وەکو پێویست لە خزمەتی میلەتەکەیان نیە هیوادارم زیاتر ئەوەی ڕۆژانە ڕوئەیات یا ئەو کەم و کوڕیەی هەیە لە ناو میلەتەکەیە بیخاتە بەرچاو. بەڵێ دکتۆرە گوێبیستی وتێ هاوڵاتیان بووین بۆ پێی کە بەڕێستان دکتۆراکەتان لە سایکۆلۆژیای ڕاگەاندنە هاوڵاتیانیش باسییان لەوە کرد کە ئەم زۆر و بۆریەک هەیە و چاواشەکاری هەیە شتەکان ڕەنگە هەندێک جار بچووک بێ بەڵام ئەوان زیاد لە قەباری خۆی گەورەی دەکەن ئەگەر پێمان بڵێ ڕاگەاندن چی کاریگەریەکی هەیە لەسەر سایکۆلۆژیای مرۆڤ. بەڵێ طبعاً پێم خۆش بوو ئەم ڕاپرسی ئەخیرتان شتێکی زۆر باشە خۆزگە بۆ هەموو بەرنمەیەک بۆ هەموو بابەتێک دەستگا میدیایەکان ڕاپرسی بکەن پێش ئەوەی بەرنمەیەک دابەزێنن بەردەوام یاخود ئەگەر بەرنمەیەکیشان هەیە جارێکتر بچە ناو خەڵکەوە بزان ئایا تاوەکو چەند پێداویستیەکانی وەرگر پڕکاتەوە چونکە جارێکتر ئێمە ئەگەر بێن بە ئەکادمیانە ئیش لەسەر کاری میدیا بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ تیۆرەکانمان ئێمە تیۆرێکمان هەیە تیۆری پشتبەستنە بە ئەمڕازەکانی میدیا و هەروەها تیۆرێکیشمان هەیە ئیش بەکارهێنان و تێربوونە دیار ئێمە کاتەکەمان کەمە بۆیە بە کورتی ڕێکەوتین بەڵام گرنگ ئەوەیە بەڕاستی من ئەوەڵ قسە و آخر قسەم ئەوەیە کە میدیا ئەبێ ڕۆڵی پەروەردەکردن ببینێ بەداخەوە ئێمە تاکەکانمان کۆمەڵگەکەمان بەڕاستی ئەگەر ئێمە بچینەوە ساڵانی هەشتاکانمان زۆر خەڵک یاخود تاکەکانمان هۆشیارتر بوون و ئەیانزانی کە بابەتەکان چۆنە ئەتوانی شرۆڤەی زۆر منطقی بۆ بکەن بەداخەوە لە ئێستا ئێمە گەنجەکانمان و چینی مناڵەکانمان بەڕاستی لە مەترسیەکی گەورەیان هیوادارم بۆیە ئەمە بە کورتی یەکەم میدیاکان یەکەم ئامانجان پەروەردەکردنی خەڵک بێ دووەمیشان بەردەوام توێژینەوە ڕاپرسیان هەبێ و بۆ بەرژەوەندی خەڵک ئیش شتەکانە خۆش بێ دکتۆرە کاکنامیق گوێبیستی وتێ هاوڵاتیان بی ئەگەر زۆر بە کورتی پێم بڵێ چ قسەیەکت هەیە لەسەر لێدوانی هاوڵاتیان. وڵاهی من لەسەر کۆی بابەتەکە قسەم هەیە ئەوەیە کە ئەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە
با ئێمە ینی هەمیشە لە سنگەری دژان نەبین بەڕاستی لە چاو ناوچەکانی دەوروبەری خۆمانە لەدا لە چاو ئەو پارچەی کە پێوترێ عێراق ئێمە بەشێکین لەو کاری میدیا لە هەرێمی کوردستانە زۆر باشە مەوداکانی ئازادی لە چاو شوێنەکانی ترا من ناڵێم ئێرە شاوی شەریفە بەڵام زۆر بەربڵاوترە ئەمە یەک دوو شدەیە کە زۆر گرنگە یەک ئەو کەسەی کە دێت ئازادی ڕۆژنامەگەری یا پێشێلی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە یا لە هەر شوێنێکی دنیا ئەپێوێت ئەبێت جارێ بزانین خۆی دیدگای بۆ ئازادی چییە کێیە چۆن بیرەکاتەوە ئەمە گرنگە دوو ڕۆژنامە نووس بەداخەوە هەندێک ڕۆژنامە نووس لە بیرە چێت کە کاری ڕۆژنامە نووسی چییە بڕیاری داوە دژ بێت بە چاک و خراپەکانەوە بۆیە من پێم وایە ئەمە ئەگەر جارێکی تر ڕێک بخرێتەوە کاکە ئێمە ژمارەی ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستان ئەگەر تەماشاکەی لە ژمارەی ڕۆژنامە نووسان لە جنوبی ئەفریقا هەر هەمووی بە لە لیبیا و دەستی پێ بکە هەتا ئاگاتە مەراکش و ئەو وڵاتانی خوارە ئێمە لەوانە زیاتر ڕۆژنامە نووسمان هەیە ئەوە ئەبینین مەسەلەن تورکیا ئێستا خەریکی ڕێخستنەوەی یاسای کاری ڕۆژنامەگەریە مەودەکان بەرتەسکتر دەکات و ئێمە لەگەڵ بەرتەسکردنەوەی ئازادیان نین بەڵام لەگەڵ ئەوان بەڕاستی ئەبێ میدیا لە وڵاتە ڕێک بخرێتەوە بزانرێک کێ ڕۆژنامە نووسە. دەست خۆش کاکنامی زۆر سپاس. سپاس بۆ دکتۆرە پافێ جەمیل بەڕێزیان مامۆستای زانکۆ نامی خەورامی بەڕێزیان وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە وەزارەتی ڕۆشنبیری و لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەبوون چاوی گەلی کوردستانمان پێشکەشکردن کاتێکی خۆش.